سلااوان لێبێت ئەمڕۆ 53 ساڵ تێپەر دەبێت بە سەردامەزرانی یەکێتی زانانی ئاینی ئیسلامی کوردستان بۆ مەبەستە شەمڕۆ لە قیسۆرانی یەکێتی زانایان لێرە لە کاژمێرنەوەی بەیانی لە پێشوازی میوانان دەبێت میوانان پەیتا دێن بە مەبەستی گەیاندنی پەیامی پیرۆزبای بۆ مەبەستە من دەستمە لای مامۆستا مەلا خالید مەلەکی بەرپرسی لە قیسۆرانی یەکێتی زانایان. مامۆستا سلااوت لێبێت 53 ساڵ تێپەر دەبێت بە سەردامەزرانی یەکێتی زانایان پەیامی ئێوە چییە؟ دەتانەوێت بۆ داهاتوو مامۆستایانی ئاینی لەسەر چ شتێک کار بکەن کە کۆمەلگای کوردی کۆمەلگای ئیسلامی لەمە زیاتر پەل نایژێت بۆ کاری خراپ؟ بەخێر بن، زۆر بەخێر بن، شەڕەف و کرد. تەبعاً دامەزرانێ ئەو یەکێتی زانایان کە دانرایە خوای تەبارەک و تەعالان ئیلهامی ئەو پیاوەی کرد کە مەلا مستەفا بارزانی بوو لە ساری حەفتا لە مانجی نۆ 21 مانجی نۆ بەرێ دامەزرا ئەو مامۆستایانی ئەو وەختی هەموویان لەگەردا بوون و هەموویان خزمەتە کرد لەبەر ئەوەی چونکە یەکێتی زانان لۆیە دامەزرا کە یفەرق بین الحەق والباطل ڕاستیەکە و خوارەکەی لێک جودا بکەنەوە وەلۆ خەرچیشان سەلمان بە هەموو نەوعەتی بەرێکە ئەو یەکێتی زانایان تەواو مەلا مستەفا کە دیفاعەکە لە مەزلومیەتی عالەمی لەسەر مەزلومیەتی عالەمی دیفاعەکاتن. ئێمەش وەچی ئەو وەختی هەندێکمان لەو مامۆستانە دەگەدا بووینە ئەو وەختی لەوێ بووین و ئێستاش لە کاتی لەو وەختەی تا ئێستا ئێمە بەردەوامین لەسەر ئەو خزمەتەی و پێ ئیشی مەش ئەوەیە خەرک بەولادانەتی هەندێک پەیدا بووینە زۆر لە مامۆستان بەناو مامۆستانە هەندێک قسانەکەن بڕوا بکە مخالیفی قورئان و ئایەت و حەدیسە. یعنی ئەو مامۆستانی قەدیم کە ئەو ئیشیان کردیە پێیان شتێکی ڕاست بووە و ئێمەش هەتا ماینە ڕوحن دەبەدا لەسەر ئەو مەنهەجەی هەر بەردەوام ئەبین و خزمەتەکەین و ئەو خەرکەش حەقی خۆیتی داوایە هەر ئیشەکی بکە صاحب مافە ئەو میلەتە مەزلومە و خوا حەقی بکاتی دین بەمە ناکرێت. چەند گرنگە مامۆستای ئاینی پرسی نیشتیمان پەروەری لە مینبەری مزگەوتەکان باز بکەوە ئێوە چ داوایەکتان لە مامۆستا و زانایان؟ داوان لە مامۆستان وێە هەلوچی وەختی خۆی لە مینبەرەکان هاوار ئەکرا ئەوە خراپە ئەوە چاکە بە پێی ئایەت و حەدیس هەموو مامۆستایەکان لۆ خەرچی ڕۆن بکەنەوەکەوە ئەوەی یەکێتی زانایان دای مەزراندێەوە ئێستا بەردەوامە هەر ئەو ڕاستە و هەر ئەو خزمەت بە میلەتی کورد ئەکات و بە مەزلومیەتی میلەتی کورد. لە سنووری دارەی سۆران دوو ئاینی جیاواز هەن. ئەم پێکەوە ژیانی ئێستا لە سۆران ڕنگدانەوەیکی جوانی هەیە، چۆن پارێزگاری لێ؟ ئێمە مامۆستایەمە ئێکلەوان ئەو مامۆستا مەلا خالیدە لە گوندیوە هەیە و لێرە دیانان هەیە و لە هەموو جیان هەیە. ئێمە لە جێژنەکان و لە هەموو مناسەبان چوینەکەنیان و دیفاعیشن لێکدینە و دیفاعیشیان لەسەرەکەین چونکە خوای تەبارەک و تەعالان ئەرێ وەلەقەد کەرەمنە بەنی ئادەمە خوای احتیرامی بەنی ئادەمی گوتیە نەیگوتی ئەوە یەهودیە و نەسرانیە و ئەو فلانە و ئەو مسلمانە ئەرێ بەنی ئادەم ڕێزی هەیە لەکەن خوای تەبارەک و تەعالا. ئەوجا هەر کەس بیر و باوەڕی خۆی جودایە ئەوە مەسیری خۆی لە دوا ڕۆژ وەرەگرێت. سپاس وەکەم. ڕێز مامۆستا مەلا خالید مەلەکی بەرپرسی لە قیسۆرانی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان وە گوتم لە 21 ئەیلولی ساڵی 1970 لە سەردەستی بارزانی نەمر باوکی ڕۆحینەتەوەی کورد یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان دامەزراوە تا ئێستاش ئەم یەکێتیە بوونی هەیە و ڕۆل و کارگەریەکی یەکگار زۆری هەیە لە تەواوی هەرێمی کوردستان. دروشمی یەکێتی زانایان سەکۆی گەیاندنی پەیامی ئاشتی و ئارامی و پارێزەری دەستکەوتە ئاینی و نەتەوەیەکانە لە کوردستان. ئەمە دروشمی لە قیسۆران یاخود یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانە کە ئەمڕۆژ 53 ساڵ تێپەر دەبێت بە سەردامەزراندنی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان بەرپرسانی حزبی و حکومی و عسکەری و کەسایەتیە جیاوازەکان لە سنووری دارەی سەربەخۆی سۆران بە مەبەستی پیرۆزبایی ئەمڕۆ سەردانی بارەگای لەقی سۆران یەکێتی زانایانی ئاینی کوردستان دەکەن و دەستخۆشی و پیرۆزبایی خۆیان بۆ مامۆستایانی ئاینی کە لە دەبەرەکە ڕۆڵێکی بەرچاویان هەیە. وەک بەرپرسی لەقی سۆرانیش ئاماژەی پێکرد کە یەکێک لە سیما جوانەکان لە ئیدارەی سەربەخۆی سۆران پێکەوە ژیانە لە نێوان مەسیحی و مسلمانەکان دەبێت مامۆستایانی ئاینی زیاتر گرنگی بەم پرسە بدەن و بابەتی نیشتیمان پەروەریش یەکێک لەو کاران دەبێت کە زانایانی ئاینی ئیسلامی لە سنووری دارەی سەربەخۆی سۆران دەبێت لە مینبەری مزگەوتەکان باسی لێ بکەن.